یەکێک لە تایبەتمەندیەکانی کەسی ئاڵوودەبوو بە مادە خۆشبەرەکان ئەوەیە کە هەرگیز ئەم کەسە لەو باوەڕەدا نیە کە تووشی ئاڵوودەبوون بووە. ینی بە زۆرێک جۆرەکان کاتێک کە تۆ ئەتەوێت ڕوبڕووی هەندێک پرسیار و بارودۆخی تایبەتی بکەیتەوە بۆەوەی بۆ نمونە کە تۆ بڕۆیت بارودۆخ و گوزەرانی ئێستای بەراورد بکەیت بە بارودۆخ و گوزەرانی ڕابردووی هەمیشە لەناو مێشکی خۆیدا کۆمەڵی فانتازیا دروستەکە، کۆمەڵی خەیاڵپڵاوی دروستەکە کە گوایە ئەم کێشە و گیر و گرفتانە و ئەم گۆڕانکارانەی ناو ژیانی ئەم کەسە لە ئەنجامی هۆکارگەڵێکی ترەوە بووە، وەک لەوەی کە مادە هۆشبەرەکان بووبنەتە هۆکاری ئەوەی کە ژیان و گوزەرانی ئەم کەسە بگۆڕێت. بۆیە زۆر ئاگادار بە کاتێک کە تۆ بەکارهێنەری هەر زۆرێکی مادەکانی هەر زۆرێکی مادە هۆشبەرەکانی ئەوە گوزەران و بارودۆخی ئێستای خۆت، پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خۆت، پەیوەندیە کەسیەکانت، خێزانەکانی خۆت بەراورد بکە بۆی بەرابردوو. ئەگەر زانیت تۆسقاڵێک گۆڕانکاری لە ئەم بارودۆخ و لە ئەم گوزەرانەی تۆ ڕووی داوە، ئەوە بە زووترین کات پەیوەندی بە پسپۆڕێکی بواری چارەسازی دەرونی پزیشکە دەرونیەکانەوە بکە. چونکە لە سەرەتای دروستبوونی هەر کێشە و گیر و گرفتێک چارەسەرکردنی ئاسانە. ئەگەر ماوەیەکی زۆر تێپەڕێت ڕەنگە پرۆسەکە بۆ تۆ زۆر سەخت بێتەوە. تەندروست باش بن.